خۆپیشاندانی شۆفێری بارهەڵگر و بەشێک لە دانیشتوانی قەزای کفری سنووری گەرمیانە دژی داخستنی ڕێگەی نێوان قەزاکەیان و قەزای خوڕمات و بەڕووی بارهەڵگرەکاندا. ڕێگەکە کە ڕێگەیەکی استراتیژیە و پارێزگاکانی کەرکووک و دیالە و سەلاحەدین و ناوچەی گەرمیان پێکەوە گرێ دەدات ماوەی 2 مانگە سوپای عێراق دایخستووە. بۆ ماوەی 2 مانگ زیاترە چی ئەم ڕێگەیە بربەسی ئاسنینیاندانا لە بازگەی قوڕیچایی لە پێشترە لە ئێرانەیە کە نایلێ هیچ بار هەڵگرێک بڕوات لەورانەوە تێپەڕێت بە تایبەتی ئەمرا کفری لە دەواازەی شارە وەکو جەنابتان بینیتان وەکو بێژی بۆرسەی ئاسن فرۆشیە لە ئێرانە و بژێوی ژیانی زۆرێک لە خەڵکی لەسەر و ئاسنەیە بەڕاستی و تاکە سەرچاوی بژێوی شاری خەڵکی کفرێ و خەڵک لە ئێرانە ئیشی تیاکە ئەمریان گردە بەڵامی ترەوە تا لەولاوە لەبەر گردنی بربەستکردنی ئەم جادەیە بار هەڵگرەکان گواستیانە تۆ بۆ ڕێگەی قادرکەرم لەورەوە بارەکانە بن نازان چی جیاوازیەکەی ئەگەر لەیرەوە بێ یا لە قادرکەرمەوە ببە ئەمە پرسیارێکە پێویستی وە وەڵامی جدی هەیە بەڕاستی. سەرباری بڵاو پێکردنی هێزە عێراقیەکان بەڵام خۆپیشاندەران ڕێگەکەیان داخست و ئاگریان لەسەر ڕێگەکە کردەوە. تا فەرماندەیەکی باڵای عێراق بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەی پێدان. یعنی لە 6 هەفتە ئەندام پەرلەمان هەندام پەرلەمانی عێراق تاکو ئێستا ئامادە نەبووە یەک کەس بێ لەسەر ئەم ڕێگایە قسە بکە یەک کەس لەسەر ئەم ڕێگایە قسە ئیدارەیەم شارە کاکەوە 2 ڕۆژانێرە کەس نایە بۆ 15 ڕۆژەم ڕێگە داخراوە بۆ کەسێک نایە بۆ کەسێک مشوری ناخوا ئەگەر پێویستیان بە کفری نییە بڵێن پێویستمان پێی نییە. داخستنی ڕێگە سەرەکیەکە لەلایەن سوپای عێراقەوە دەرگایەکی تری بەڕووی بار هەڵگرەکاندا بۆ هاتوشۆکردنی ناوچەکانی عێراق واڵا کردووە. بەڵام لەو ڕێگەیەش هێزە کوردیەکان لە هەر بار هەڵگرێک $200 وەردەگرن. ماوەی زیاتر لە 2 مانگە گەماروویەکی ئابووری سەخت خراوەتە سەر دانیشتوانی کفری لەلایەن هێزەکانی سوپای عێراقەوە کە بووەتە هۆکاری نانبڕینی دەیان خێزان بە جۆرێک لە بازگەی قوڕیچایی بوار نادرێت هیچ بار هەڵگرێک بۆ ناو کفری بێت یان لە کفریەوە دەربچێت. ئەم گەمارۆ ئابووریە کە دەستی ناوەتە بیناقای دانیشتوانی شارەکە ڕەفتارێکی دژایەتی ئاشکرایە دژی دانیشتوانی ئەم شارە بە گشتی و چینی کرێکار و هەژار و بە تایبەتی کە کار لەو شوێنانە دەکەن. بۆیە ئەرکی هەموو مرۆڤ دۆستانە بە گشتی و لایەنی پەیوەندیدار بە تایبەتی بە هانای خەڵکیەوە بێن و بوار نەدەن لەمە زیاتر گەماروی ئابووری بەسەر شارەکەدا بسەپێنرێت. بازرگان و شۆفێری بار هەڵگرەکان نیگەرانن. لەلایەک سوپا ڕێگەی بەڕوویاندا داخستووە لەلاکەی تریش هێزە کوردیەکان پارەیان لێ وەردەگرن. لە ڕێگەی قادرکەرەوە بارە ڕای هیچ کێشێکنی هەموو سیارێ $200 وەرەگرن وەستێکیان پێ بە ناوی کۆمپانیای هەموو سیارێ $200 وەرەگرن هیچ کێشەیەکی. ئەمڕۆ پێنجشەمەش کەریم شکوری پەرلەمانتاری عێراق و وەفدێک لە دانیشتوانی کفری بۆ کردنەوەی ڕێگە سەرەکیەکە سەردانی فەرماندە باڵەکانی عێراقیان کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.